ڕۆحانیەتی ڕاستەقینە. بۆ خۆپاراستن لەو کردارە دەرەکی و دووڕوویانە پێویستە ڕێگا بە ڕوحی خودا بدەین بە ڕاستی کتێبی بچێتە نێو دڵمانەوە. مەتای موژدەبەخش یەکێک لە گەورەترین تەحەداکانی تۆمار کردووە کە عیسا لە خزمەتەکەیدا لەسەر زەوی ڕوبەڕووی بووەوە، بەتایبەت لەلایەن جوولەکەکانەوە. بە شێوەیەکی سەرەکی تەحەداکە لە مامەلەکردن بوو لەگەڵ دووڕوویان. عیسا بە شێوەیەکی ڕاستەخۆ ئاماژە بەو گوناهەی کرد کە لە ژیانیاندا بوو. هەموو جۆرە نەریتیان دەکرد کە بەڕاستی هاو ئاواز نەبوو لەگەڵ وشەی خوددا. کاتێک عیسا مامەڵەی لەگەر ئەو هەڵوێستەی دەکرد، یەکسەر ئەوە دەبینین دەتوانین ئەو هەڵوێستە بە ڕوبەڕووبوون ناو بنین. ئەو هەڵوێستا لە ئەنجیلی مەتا بەشی 15 ئایەتی 1 تا 3 دەبینین. ئینجا چەند کەسێک لە مامۆستایانی تەورات و فەریسیەکان لە ئۆرشەلیمەوە هاتنە لای عیسا و لێیان پرسی: بۆچی قوتابیەکانت نەریتی پیران دەشکێنن؟ ئێستا وشەی سەرەکی ئەوەیە کە عیسا مامەڵەی لەگەڵ نەریتی دەکرد، نەک لەگەڵ ڕاستیە کتێبیەکان، بەڵام لەگەڵ دابوو نەریتەکان کە ئەوان دەیانگرت. بۆیە هاتن تاوەکو عیسا تاقی بکەنەوە. ئەمەش نەریتیەکەیان بوو. پێش نان خواردن دەستیان ناشۆن. ئەویش وەڵامی دانەوە: ئەی بۆچی ئێوە لە بەرنەریتی خۆتان سەرپێچی ڕاستپاردەی خودا دەکەن؟ لێرە عیسا زۆر ڕاستەوخۆیە. بە سادەیی پێیان دەفەرمووێ لەبەر نەریتی خۆتان لە ڕاستیدا ئێوە ڕاستپاردەی خودا دەشکێنن. کەواتە لە ڕاستیدا عیسا لەم دەقا دەگەڕێتەوە بۆ ڕاستپاردەی خودا و نمونەیەکی ڕوونکردنەوە بەکاردەهێنێت بۆ ئەوەی دیدی خودایان بۆ ئاشکرا بکات. با بزانین عیسا چی فەرموو. عیسا پرسیارێکی کرد پەیوەندی بە پرسیاری ئەوانەوە بوو. دوای ئەوە سەرنجی ڕاکێشان بۆ ئەم ڕاستپاردەیەی خودا. ئەمەش ڕاستپاردەکەیە. چونکە خودا فەرموویەتی ڕێزی دایک و باوکتان بگرن. ئەوەی نەفرەت لە دایکی یان باوکی بکات دەبێت بکوژرێت. لێرەدا عیسا مامەڵە لەگەر تاوانێکی مەترسیدار دەکات دژ بە باوک و دایک. ئەمەش دەمانگەڕێنێتەوە بۆ ساڵانی کۆنی بتپەرستی پێش ئەوەی خودا شەریعەت بداتە گەڵ دوای ئەوەی لە خاکی میسر دەرچوون. کەواتە بە شێوەیەکی سەرەکی ئەوەی عیسا بەم بۆنەیەوە دەیفەرمووێ ئەوەیە کە ئەوان سیستەم و نەریتیەکانیان نوێ کردوتەوە. ئەم نەریتەش ئەگەر پابەند بن پێوە ئەوە دەبێ پارەکانیان بدەن. پارەیان نەدا، بەڵام تەنها پابەند بوون بەو کەسەی کە پارە بە پەرستگا دەدات. ئەو کات بیانوویان دەبێت کە پێداویستیەکانی کە سوکاری خۆیان دابین بکەن. بەو شێوەیە ئیتر لەسەریان نییە پێداویستیە ڕاستەقینەکانی کە سوکاریان دابین بکەن. دووڕوویەکی زۆر قیزوەن هەیە لە پشت ئەم شتەوە. لێرەدا عیسا بە سادەیی دەڵێت بۆچی ڕاستپەردەی خودا دەشکێنن بە نەریتیەکانتان؟ بێگومان ئەوان نەریتی زۆریان هێنابووە کایەوە. عیسا پێشبینیەکەی ئیشایای بەکارهێنا کاتێک فەرمووی: ئەم گەلە لێرەدا وشەکانی پێشبینی ئیشایا بەکاردەهێنن دەربارەی ئەوەی پێشەوە ئاینیەکان ئەنجامی دەدەن. بیر بکەنەوە چۆن ئەو مامۆستایانی شەریعەت و فەریسیانە سەرکردەی ئاینی گەل بوون. ئەم گەلە هەر بەدەم ڕێزم لێ دەگرن، بەڵام دڵیان لێم دوورە. بە خۆڕایی دەمپەرستن، تەنها ڕاستپاردەی مرۆڤانە فێری خەڵک دەکەن. لێرەدا لە یەک نەچوون دەبینین نێوان ڕاستپاردەکانی مرۆڤ و ڕاستی خودا وەکو لێرە لە کتێبی پیرۆزدا ئاشکرا کراوە. عیسا ئەم هەڵوێستە فراوان دەکاتەوە و لەگەڵ خەڵک دەدوێ. ئەم هەڵوێستە بەکاردەهێنێت وەکو ساتێکی فێرکردن بۆ ئەوەی گوتار بە ئەو خەڵکە بدات کە گوێیان لێیە.
ئەم نمونەیە بەکاردەهێنێت. ئەوەی دەچێتە ناو دەمەوە مرۆڤ گڵاو ناکات، بەڵکو ئەوەی لە دەم دێتە دەرەوە، ئەوە مرۆڤ گڵاو دەکات. ئەو کاتە قوتابیەکانیش گوێیان لەو قسەیە بوو. قوتابیەکان لەوێ لەگەڵ ئەیسا بوون و ئەویش فێری دەکردن، قوتابیەکانیش هەوڵیان دەدا تێبگەن چی ڕوودەدات. ئەیسا دەیزانی ئەوان گوێ دەگرن چونکە هەمیشە دوو ئامانجی هەبوو، بە شێوەیەکی گشتی دوو ئامانجی بوو. تەنها فێری نەدەکرد و ڕوبەڕووی فەریسیەکان بێت، بەڵکو لە هەمان کات فێری قوتابیەکانیشی دەکرد و ئەو وانانەی پێدەگەیاندن کە پێویست بوو بیزانن، چونکە پێشتر لە ژێر کاریگەری ئەو نەتەوەیانە فێرکردن و دوو ڕوویانەکانی فەریسیەکان بوون. پەترۆسی نێردراو هەوڵی دەدا تێبگات. لە ئایەتی 17 دەبینین پەترۆسی نێردراو داوای یارمەتی لە ئەیسا دەکات تێی بگەیەنێت. پەترۆس پێی گوت ئەم نمونەیەمە بۆ ڕوون بکەوە. لێرەدا ئەیسا ئاوڕی لە پەترۆسی نێردراوی دایەوە و فەرمووی. ئەیسا فەرمووی ئێوەش هێشتا تێناگەن، ئایا نازانن هەرچی دەچێتە ناو دەم دەڕواتە ناو سوگ و پاشان دەچێتە دەرەوەی جەستا؟ لێرەدا ئەیسا مامەڵە لەگەڵ خۆراک و دەستشوشتن دەکات، ئەوەی دەچێتە نێو دەمەوە. ئەیسا بەردەوام دەبێت و دەفەرموێت بەڵام ئەوەی لە دەمەوە دێتە دەرەوە لە دڵەوە سەرچاوە دەگرێت کە دەبێتە هۆی گڵاوبوونی مرۆڤ. چونکە بیری خراپ لە دڵەوە دەردەچێت، کوشتن، داوێن پیسی، بەدڕەوشتی، دزی، شایەتی درۆ، کفرکردن. ئەمانە مرۆڤ گڵاو دەکەن، بەڵام نان خواردن بەبێ دەست شوشتن مرۆڤ گڵاو ناکات. خواردن بە دەستی نەشوشترا مرۆڤ گڵاو ناکات، چونکە ئەو نەریتیە ئێوە دروستان کرد ئەی سەرۆکیانی ئاینی گەل، کە هەموو ئەو شتە بەدانە لە دڵتانەوە دەردەچێت. ئەو شتە ناوەکیە زاڵ دەبێتە سەر دەروونتان و بە دووڕووی دەستگیری دەکات. کاتێک ئەیسا فەرمووی داوێن پیسی، بەدڕەوشتی، ئەو نمونەمان بیر دەخاتەوە کە یۆحەنای نێردراو لە ئەنجیلەکەیدا لە بەشی 8 بۆمانی گێڕایەوە کاتێک پێشەوە ئاینی و فەریسیەکان ئافرەتێکیان هێنا بۆ لای ئەیسا و بەکاری داوێن پیسی گیرا بوو. ئەو چیرۆکە کتێبیەتان لە بیرە بە ئەیسایان گوت مامۆستا ئەم ئافرەتەمان بە خودی ئەو کارەمان دەستگیر کرد، چی لێ دەکەیت؟ شەریعەت دەڵێ پێویستە بەردباران بکرێت، تۆ چی دەڵێیت؟ ئەوەی ئەیسا کردی زۆر جێگای سەرنج بوو. بەم واتایە فەرمووی کوا ئەو پیاوەی لەگەڵی بوو، چونکە ئەویش لە ژێر حکمدانە. دوای ئەوە چەمایەوە و دەستی کردە نووسین. ئێمە نازانین چی لەسەر خۆڵەکەی نووسی. قەشەجین دەڵێ من پێم وایە ناوی ئەو ئافرەتانەی نووسی کە ئەو پیاوانە داوێن پیسیان لەگەڵ کردووە. لەگەڵ ئەوەش هاتوون لە بەردەم ئەیسا تۆمەتباری ئەم ئافرەتە دەکەن. بۆچی؟ چونکە دوای ئەوەی نووسینی تەواو کرد و سەری هەڵبڕی هەموو ئەو کەسانە کە ئافرەتەکەیان تۆماربار کرد دوور کەوتنەوە لەو شوێنە. بەردەکانیان فرێدا لە گەورەیانەوە تا بچووکیان ڕۆیشتن، بەڵام ئەم ئافرەتەیان هێنا بۆ ئەوەی تۆمەتباری بکەن چونکە گوناهی ئەنجام داوە. ئەوە بەڕاستی گوناهی کرد، بەڵام ئەوانیش خۆیان تاوانبارن بە گوناهکردن. دوای ئەوە ئەیسا لە ئافرەتەکەی پرسی کوا ئەو کەسانەی سکاڵایان لە تۆ کرد؟ گوتی ڕۆیشتن. جا ئەیسا پێی فەرموو بڕۆ جارێکی تر گوناه مەکە. بە شێوەیەکی سەرەکی لێرەدا ئەیسا مامەڵە لەگەڵ هەلوەستێکی زۆر سەختی دەکرد کە پەیوەندی بەم دووڕووییەوە هەیە. تەنانەت کاتێک ئەیسا ئەم شتەی ڕوون کردەوە بۆ پەترۆسی نێردرا و دوو قوتابیەکەی دیکە وا دیارە بە تەواوی تێنەگەیشتن، بەڵام پەترۆس دوای لە دایکبوونی کلێسا تاقیکردنەوەیەکی کرد. لەو کاتەدا دەستی کرد تێگەیشتنی ئەو بەدکاریەی کە لە دڵەوە دەردەچێت
کاتێک ناچار بوو مامەڵە لەگەڵ هەلوێستی حەنانیا و سەفیرێ بکات کە لە ڕۆشنایی ئاشکراکردنی تەواوی ڕوحی پیرۆز درۆیان بە ڕوحی پیرۆز کرد سەبارەت بە پارەکانیان لە دڵیانەوە درۆیان بەسەر ڕوحی پیرۆز و ئامادەبوونی کرد سوپاسی خوددا دەکەین کە ئەو شتە زۆر دووبارە نەبووەوە بەڵام حەنانیا و سەفیرە مردن بەهۆی گوناهەکەیان و درۆکردنیان بە ڕوحی پیرۆز ئەوەی کە پەترۆسی نێردرا و گوتی ئەوە دەسەلمێنێت کە ئەوە فێربوون کە عیسا فێری کردبوو بۆ نمونە لەم بڕگە کتێبیە کە باسی دەکەین پەترۆسی نێردراو بە حەنانیای گوت بۆچی ئەوەت لە دڵ دانا تۆ درۆت بە خەڵک نەکرد بەڵکو درۆت بە خوددا کرد کەواتە عیسا پەترۆسی نێردرا و دوو نێردراوەکەی دیکە ئامادە دەکات بۆ خزمەتکردن بۆ ڕوبەڕووبوونەوەی دووڕووی کە لەو شارە و لە شارانی دیکە هەبوو ئەمە دەمانبات بۆ پرسیاری پەیڕەوکردن ئەم شێوازانە چین کە ئەم خوێندە وردە یارمەتیمان دەدەن بۆ خۆپارستن لە ڕەفتاری دەرەکی و دووڕووی ئەم پرسیارەش دەمانبات بۆ ئەم وشە قوڵانە کە دەچێتە دڵەوە لە عیبرانیەکان بەشی 4 ئایەتی 12 چونکە پەیامی خوددا زیندووە کاریگەرە لە هەموو شمشێرێکی دوودەم تیشترە نێوان دەروون و ڕۆح و جوومگە و مۆخی ئێسک دەبرێت نیاز و بیری دڵ جیا دەکاتەوە بۆ ڕوونکردنەوە لە کتێبی پیرۆزدا زەحمەتە کەسێک جیاوازی بکات نێوان دەروون و ڕۆح بەڵام وشەی خوددا لە ڕێگەی ڕۆحی خودداوە توانای هەیە بگاتە چونگەی دەروون و ڕۆح نیاز و بیری دڵ جیا دەکاتەوە ئەمەیە کلیلەکە ڕێگەدان بە وشەی خوددا کە بگاتە دڵمان نوێژەکەی پۆلیسی نێردراویش بۆ خەڵکی ئەفەسۆس چەند جوانە کە پەیوەندی هەیە لەگەڵ ئەم شتە وا باسی دەکەین پێم وایە هەمومان پێویستیمان بەوەیە کە ئەم نوێژە بکەین کاتێک کتێبی پیرۆز دەخوێنینەوە ئەمەش نوێژەکەی پۆلیسی نێردراوە بۆ خەڵکی ئەفەسۆس دەڵێت لێی دەپاڕێمەوە کە بە پێی دەوڵەمەندی شکۆی خۆی بەهێزتان بکات لە ڕێگەی ڕوحەکەی کە لە ناختاندایە ئەمەش دڵ و دەروون و ڕۆح دەگرێتەوە مرۆڤی ناوەکیمان بەهێزتان بکات لە ڕێگەی ڕوحەکەی ڕوحی خوددا کە لە ناختاندایە لە ڕێی وشەکەی تاکو بە باوەڕ مەسیح لە دڵتاندا نیشتەجێ بێت بە واتایەکی دیکە بۆ ئەوەی بتوانین بە پڕی مەسیح بژین بێگومان ئەمە سێیانەی پیرۆزمان بۆ دەخاتە ڕوو یەک خوددا لە سێ ئیقنۆم باوک و کوڕ و ڕوحی پیرۆز کەواتە ئەم بنەما ڕوحیانە ڕاستەقینەیە بنەمایەکی زۆر گرنگە بۆ خۆ دوورخستنەوە لەو کردارە دەرەکی و دووڕوویانە پێویستە ڕێگا بە ڕوحی خوددا بدەین بەڕاستی کتێبی بچێتە نێو دڵمانەوە قەشەجین نووسەری ئەو کتێبە کە ئەم زنجیرەیەی لەسەر بنیاد نراوە دەڵێت کە بە ڕێککەوت ئەم دەقەی خوێندەوە و بینی کە پەیوەندی بەم بنەمایەوە هەیە دقەکە دەڵێت بۆ گۆڕینی کەسایەتی کەسێک دەبێت لە بنکەی کۆنتڕۆلەوە دەست پێ بکەیت دڵ ئێمەش دەزانین کە ئەوە دەبێت لە ڕێگەی ناسینی کەسایەتی مەسیح خوددا دەتوانین دڵمان بگۆڕێت خوددا دەیەوێ ڕێگا بە ڕوحی پیرۆزی بدەین کە وشەی خوددا ببات و بیخاتە نێو قوڵایی دەروونمانەوە کە ئەوە دەکەین ئەو ڕەفتارانەمان بۆ ئاشکرا دەکات کە پێویستە بیگۆڕین ئەی باوکی ئاسمانیمان یارمەتیمان بدە بۆ ئەوەی ڕێگە بدەین بە وشەکەت بچێتە نێو دەروون و ڕوح و دڵمان و بگۆڕین و هاوشێوەی وێنەی خۆت بین و زیاتر بەرچەرچی پێگا بڵندەکەی تۆ بەپڕی باڵای عیسای مەسیح بدەینەوە بە ناوی پیرۆزەکەیەوە نوێژ دەکەین ئامین